پرۆژەیەکی نوێی دەستگای خێرخوازی بەخشینە دەغیلەی خێزانە دەتوانرێت خێزانەکان لە ماڵەکانی خۆیان دایبنێن و ڕۆژانە بە بڕێکی کەمیش بێت هاوکاری بۆ مناڵانی بێباوەک کۆبکەنەوە. لەڕێی ئەم سندوقەوە بە بڕێکی کەمیش بێت بەخشە دەتوانێت بەشدار بێت و ئامانجیشمان لێی بۆ خزمەتکردنی منداڵانی بێباوکە و پاشان خێزان و خانەوادە و منداڵەکانمان لەم ڕێگەوە فێری بەخشین و سەدەقە بکەین. لە ڕێی خۆمانەوە ناوی بەخشەرەکان تۆمارەکەین کە داوامان لەکەن ڕێی نووسینگە کارمەیان سەردانمانەکەن. ئێمە ئەو دەغیلەیان پێین هەموو دەغیلەیە کودێکی تایبەتی خۆی لەسرە ناو ژمارە مۆبایلیان تۆمارەکەین و پێیان دەدەین لە کاتی پڕبوونی دەغیلەکە بۆمان ئەگەڕنەوە یان خۆمان شەش مانگ جارێک داوایان دەکەینەوە و هەمویان یەتەوە نووسینگە و لە ڕێی خۆمانەوەڵانە بچڕین ئینشاڵڵا بۆ خزمەتکردنی منداڵانی بێباو. پرۆژەکە چەند ڕۆژەکە دەستی پێکردو و سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە. 3 جۆر دەغیلەی قەبارە جیاواز دروست کراوە کە لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە هەوڵ دەدرێت مناڵانی بێباو گاوەڕی زیاتر و باشتریان لێ بدرێتەوە و هاوکاری مادیان پێشکەش بکرێت. پرۆژەیە زۆر گرنگ ئەبێ بۆ ڕاهێنانی مناڵ و بنیاتنانی کەسایەتی مناڵەکە لە ناو خێزانەکە. بەم ئەگەر ئەو مناڵە ڕۆژانە لەو پارەی کە پێ ئەدرێت بۆ نمونە 250 دیناریش بکاتە دەغیلەکەوە لە داهاتووە فێرە بێت لە بۆ نمونە دوای 6 مانگجار لە کەس سەقفێکی زەمەنیاکە و دەغیلەیە بۆ ئەو مناڵە هەڵە بسڕی سێرەکە شتێکی تیا کۆبێتەوە بەمە مناڵەکە زانێ شتێکی کردووە هەوڵ بات لە یارمەتیدانی تاکەکانە لە ڕاستکردنەوەی هەڵەکانە لە چارەسەری نەخۆشیەکانە لە ئەمانە کاری هەبێت وایمە چەندین من بۆ خۆم چەندین چیرۆکم لایە کە مناڵ دەغیلەی خۆی هەڵبچڕیوە بۆ پارەی عیلاجی هاوڕێکەی کە ئەمە زۆر کاریگەری لەسەر کەسایەتی و بنیادی مناڵەکە کار بۆ داهاتوو ئینشاڵڵا. دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگە و کوچەیەکەوە دروستکایەکە بێت بۆ خزمەتی بێباوکان و خێزانەژار و بێسەرپەرشتەکان هەنگاوی بۆ دەنێت. ئامانجی سەرەکیەم پرۆژەیەش خزمەتکردنی زیاتری مناڵانی بێباوکە کە لە ڕێگەیەوە وڵاتیان بەگشتی بە تایبەت خێزان و مناڵان فێری بەخشین دەبن و لە سەرجەم نووسینگەکانی بەخشین هەرکەس بیەوێت دەتوانێت ئەو دەغیلە خێزانیە بەدەستبێنێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.